سلامي خواهي ورتان لبي ميواناني مالي خواه. السلام عليكم ورحمة الله وبركاته. داوكارين لپروردگار بخاطرنا وجوانكاني بخاطر اسمي عظمي خوي شفاي همون خوشكان من مدى وقتاب يشين كان من خيانكار عزيز كان من سركوتوي دنيا وقيامتيان بك إن شاء الله تعالى. إيمان داراني بريز مسلماناني خوشويز ميواناني مالي خواه لوتاري امرودا باس لودكين چی کاتێک یان چی کارێک لەو کارەنەدا ئینسان کە پەلەی تیانەکە واتە باسی پەلەکردن ئەلعەجەلە و لەگەڵەوەشە ئاکەین هەندێک شوێن هەیە ئینسان نابێ پەلەی تیا بکە ئەبێ وریا بێ چونکە ئەگە پەلەی تیا بکە خێر و بەرەکەتی ئەو ئیشە نامێنێ و ئەڕوا یان دەستی ناکەوێ. ئیماندارانی خۆشەویست پەلەکردن لە دنیادا لە هەندێک حاڵەت دروستە و ڕەوایە باش وایە کە شەرع پێمان ئەڵێ پەلەی تیا بکەی لە هەندێک شوێنە ئەمە چاکە ئەمە باشە، بەڵام ئێمە باسی ئەوە ناکەین، باسی ئەوە دەکەین پەلەکردن لەم شوێنانەدا باش نییە. ئەگە تەماشا بکەین پێغەمبەری خوا عەلەیهی السەلاتو وەسەلام و خوای گەورە جەلە جەلالوهو لە قورئانەکەیدا ئاماژەی کردووە باستی پەلەکردنی کردووە زۆر جار. خوای متعال جل جلاله دەفەرمێ خولق الإنسان من عجل، مرۆڤ هەروە دروست کراوە پەلەی تایە، حەزەکا لە ئیشی پەلەکردن هەموو ئیشێ. ئەبینێ ئێستا مرۆڤەکان هەمومان لەم سەردەمەدا زیاتر زۆر حەزەکەین ئیشەکانمان زۆر بە پەلە بڕوا، بەڵام تەماشای ئەوە ناکەین ئایا ئەم پەلەکردنە لەم ئیشا بڕوا خێری تایە یان نا. زۆر جار کار و کردار هاتووەتە ڕێگامان حەزمان کردووە سەتاسە سەر بگرێ ئەم کارە ئەم کردارە ئەم ئیشە، بەڵام خوای گەورە بۆمانی نەکردووە و پێمانش ناخۆش بووە، خوای پەروەردگار پێمانی نەکردووە، بەڵام دوای دەرفەتێک و دوای چەند ساڵێک یان دوای چەندێکی تر ماوەیەکی تر بۆمان دەرکەوتووە ئەو کارە خێری تیا بۆ خوای گەورە بۆمانی نەکردووە. ئیماندارانی خۆشەویست کە بزانین مرۆڤ تەبیعەتی وایە وكان الإنسان عجولا، مرۆڤەکان کە حرەکەیەکیان تایە و عەجالەتێکیان تایە پەلەکردنێکیان تایە. فاصبر كما صبر أولي العزم من الرسل ولا تستعجل. تەنانەت بە ئولی العەزم ئەو پێنج پێغەمبەر عەلەیهی السەلاتو وەسەلام هاتووە لە نوح هەتا پێغەمبەری خوا عەلەیهی السەلاتو وەسەلام کە پەیامەکانیان شێناوە لەگەڵەوەدا ئەڵێ پەلە مەکەن وریابن بە پێغەمبەران خوای پەروەردگارە فەرمی. یعنی ئەگەر تۆ پەیامی خواتش پێ بێ نابێ لە پەیامی خوادا زۆر پەلە بکەی زۆر تاو بدەی، چونکە ئەگەر زۆر پەلەت کرد لەو پەیامەدا پەیامەکە ناشرین ئەکەی تۆ. ئەبێ هەموو شتێک لەسەر خۆت بێ بۆ ئەوەی بە جوانی بە چاکی بە باشی بیگەینتە ئەو شوێنەی کە مەبەستە و کارە جوانەکەتش بکەی. لا تتكلم بكلام، پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەلاتو وەسەلام تعتذر منه غدا، وشەیەک مەڵێ کار و کردارێ مەکە ئەمڕۆ سبەینێکی کە داوای لێبوردن بکەی لە خوا کە لە ڕۆژی قیامەتە داوای لێبوردنش نییە. یعنی شتێ مەڵێ و کردارێ مەکە و شتێک مەکە کە سبەینێ نەدامەت بکێشی لەسەری و لەسەرشی ئازار بدرێ یان سزا بدرێ. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەلاتو وەسەلام لە هەموو شتێکدا هەوڵدەن، نەرمونیانی لە هەموو شتێکا جوانە، پەلە نەکردن جوانە، بەڵام بەرەو ئاخیرەت پەلەکردن باشترە. هەر کار و کردارێک بەرەو قیامەت پێشی خۆتکەی پەلەی تیا بکە، بەڵام لە کاری دنیادا پەلە مەکە زۆر، چونکە پەلە بکەی زۆر ئەکەوی. وەک پێشینە نەشوتیانە ئینسانێ زۆر پەلە بکە زوو دەکەوێ. ئەگە ئەسپەکە زۆر تاو بدەی ناگەیتە مەبەست و ئەسپەکەش بەدەست تۆ نامێنێ، نە بەبەستەکەت پێ ئەگەینی هەدەفەکە پێ ئەگەینی و دەستت بکەوێ، خۆتش ماندوو دەبی شەکەت دەبی ناتوانانی ڕێگاکە ببڕی. ئەبێ وریابی مسلمانانی ئەزیز، چونکە لەبەرەوەی لەم زەمانەدا زەمانی سورعەتە، زەمانی پەلەکردنە. زۆر جار لە زۆر ئیشدا خۆمان پەلە دەکەین، لە پەلەکانمان داوای لێ هاتووە ئیشەکانمان سێرەکی خراپ ئەشکێتەوە بەسەرمان داخۆ، ئەو کاتە ئەبینە زەرەرمەند بۆ خۆمان لە دنیادا. مسلمانانی ئەزیز ئەفەرمن پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەلاتو وەسەلام پەلە نەکردن لە خواوەیە،
عەجەلەکردن لە شەیتانەوەیە. یعنی خوای گەورە ئەوت بداتێ سەبرێکت هەبێ، کەمێ تەحەممولت هەبێ، خەڵکەیە دەقەیە تەحەممولی نییە، چریکەیە تەحەممولی نییە، ئەوە خراپە. ئەبێ خۆی ڕابێنێ لەسەر ئەوەی هەندێ تەحەممولی هەبێ، سەبری هەبێ. چونکە گەروابیت ناتوانی کەسێکی سەرکەوتوبی لە ژیانتا زۆر جار بە بۆنەی پەلەکردنەوە ئیشەکانتش ئەڕوا و لە دەستت دەچێ. ئیمامی عومەری بن عاصە فەرمی ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ: لا يزال الرجل يجنى من الثمر العجلة الندمة. واتە فەرمێ ئینسان کە پەلەی کرد، هەر مرۆڤێ، هەر پیاوێک، هەر ئافرەتێک ئەگەر پەلەی کرد ئەو کارە ئەگە خەیریشی بێ لە خەیرەکەی ئەخوا بۆ دوای نەدامەت شەکێشێ. ئەژێ خۆزگایە پەلەم نەکردایە سێ ئەوەنەی ئەوە قانجازمە کرد، بەس کە پەلەم کرد ڕبعێوە قانجازم کرد. هەموو کار و کردارێک چونکە پەلەت کردایە ئەوەی تایەکە ئەوەی کە نیێتە و دەست کەوێ گشتی بە تەواوەتی نایەتە ژێر دەست. چونکە وتویانە ئیبن قەیم ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ ئەو کەسانەی کە پەلە ئەکەن ئەوانە حیکمەتیان نییە، بە حیکمەتیش ناکەن، لەسەر خۆیانیش ناکەن، ئەقڵ تیادا زۆر ڕەوان نییە، بە پەلەکردنیشەکە وازانێ بەمە بیکا بە پەلەی دەستی یەکەوێ، بەڵام ئەبینێ نە حیکمەتی دەست ئەکەوێ و نە خێر و بەرەکەتی ئیشەکەشی دەست ئەکەوێ. ئیمانداران ئەو شوێنانێک شوێن فرە پەلەیتیانەکەین. یەکەم دوعاکردن ئیماندار، نەک دوعانەکەی کاتێ دوعاکەی پەلە مەکە لە جوابدانەوەی. هەر مەڵێ دوعام کرد و خوا قبوڵی ناکە، ئەوە من بۆ دوعاکەم خەت قبوڵ ناوێ. ئەمە مەڵێ پەلە مەکە، گەرەکتە ئێستا دوعا بکەی و دەستت دا نەگریت و دوعاکەت قبوڵ بێ، ئەی تەماشایە خۆت بکە، تەماشایە خۆت بکە ئەو کەسانەی کە دوعایان کردووە دەستیان دا نەگردووە کە دوعایان قبوڵ بووە، خۆت بکە تەرازووی ئەوان، بزان تۆ چەندێ نوقسانی تێ. چکە ئەوانە ئەولیای خوا بوونە، ئەوانە پێغەمبەران بوونە، ئەوانە ڕازگۆیان بوونە، ڕاستەو خۆ دوعاکانیان قبوڵ بوو. ئایا ئێمە گەیمانەتە ئەوان بەکار و کردار؟ گەیمانەتە ئەوان؟ تەئکید نەخێر. کە نەگەیشتون دوعاکانمان هەروایە ڕاستەوخۆ قبوڵ نابێ. هەندێک دوعامان هەیە خوای گەورە پەروەردگار ڕاستەوخۆ قبوڵێکە، هەندێکمان شەیە نە تەخیرێکە خوای پەروەردگار دوای مدەیەک پێمان دەدا، هەندێکمان شەی هەل لە دنیادا جوابمان ناداتەوە پەروەردگار هەڵی گردووە بۆ قیامەتەمان داتی. ئەمە دوعایە، جوابدانەوەی دوعا ئاوایە، خوا وایدا پێمان. پەلە نەکەین لە دوعا جوابدانەوەی دوعا. تۆ دوعا بکە بەردەوام، وەقەت سارد مەبەوە، وەقەت ئەوە مەبە کە بڵێ وەڵا دوعای زۆرم کردووە خوا قبوڵی نەکردووە. نا، کێ ناڵێ لە قیامەتە هەمووی بدرێتەوە، دوای ماوەیەک بدرێتەوە. دوعاکەت لەوەی خەیری تیا نەبێ خوای گەورە بۆت ناکە. ئەمانە گشتی ئەبێ ئینسانی موسڵمان بزانێ کە خێرەکە لەوایە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام: یستەجاب لأحدکم ما لەم یعجل. دوعاتان قبوڵ ئەبێ، بەس ئەو مرۆڤە پەلە نەکە، بەس پەلەی تیا نەبێ، قبوڵ ئەبێ. یعنی ئەم سێ ڕێگایە هەیە، بەڵکە پەلەی کرد ئەو کاتە چێ بێ؟ قد دعوت ربي فلم يستجيبوا لي. ئەڵێ باوان نەڵێ، بڵێ ئەوە دوعام کرد خوا قبوڵی نەکرد لێم، ئەوە دوعام کرد خوای گەورە بۆ دوعای من قبوڵ ناکا. ئەمە مەڵێ لە دوعایە، ئەبێ وریا بیت. ئیمانداران دووەمیان پەلە نەکەین لە نوێشکردن. لە نوێشکردندا پەلە نەکەین ئیمانداران. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام کابرایە هات، پێغەمبەری خوا دانیشت بوو، دوو ڕکات سونەتی کرد، معلومی جەنابتانە. پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی السەڵات وەسەلام پەلەی کرد ئەم پیاوە، سەلامی داوە پێغەمبەری خوا فەرمووی نوێژت نەکرد، بڕۆ نوێژکە. هەستا دوو ڕکاتی تری کرد، پێغەمبەری خوا فەرمووی سەلامی داوە وتی نوێژت نەکرد، بڕۆ نوێژکە. ئەو نوێژەکە، بەڵام پێغەمبەری خوا پێڵێ نوێژت نەکرد. سێم جار دوو ڕکاتی کرد و نوێژی کرد، پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم نوێژت نەکرد، بڕۆ نوێژکە. وتی ئەی پێغەمبەری خوا لەمە زیاتر نازانم. پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم فەرمووی ئیذا قمت إلى الصلاة، ئەگەر هەستای بۆ نوێژ چی بکە؟ فأصبغ الوضوء، بە جوانی دەست نوێژ بشۆ، پەلە مەکە لە دەست نوێژەکەت.
دەست نوێژەکەت نەقسی تیا بوو نوێژەکەت ناقص دەبێ خوا قبوڵی ناکە چەندێکمانەیە پەلەکەین لە دەست نوێژە واجباتی دەست نوێژ بە جوانی جێبەجێ ناکەیت ئەزانی ئەگەر واجباتی دەست نوێژەکەت بە جوانی جێبەجێ نەکرد چەندێ نوێژ بکەی بەو دەست نوێژەوە هیچی قبوڵ نییە بایەخمان داوە بە دەست نوێژەکانمان ئایا زانیمانە سەد کامە فەرزە و واجبە ئەگەر نەیکەین دەست نوێژەکەمان بەتاڵە ئەبێ زۆر بایەخی پێ بدەین پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وەسەلام ئەگەر نوێژت کرد دەست نوێژێکی جوان بشۆ پەلە مەکە لە دەست نوێژەکەدا ئەمجا پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سڵات وەسەلام ئەمجا فەرمووی جوان ڕوو بکە قیبلە تەئکید بکە لە قیبلە ئێمە کەسی وامان نەڵێن کاکە ڕێگاکەت جوان نییە ڕوو بکە لە قیبلە عەکسەن عینادیەکە ڕوو ناکە لە قیبلە ئیبابە ئەگەر ڕوو نەکەی لە قیبلە نوێژەکە دروست نییە تەنانەت لە ناو نوێژە ئەگەر ڕووت کرد لە شوێنێ نەزانی هەڵە بووی نوێژت کرد کەسێک لەو لاوە هات وتی قیبلەکەت تەواو نووە ڕوو بکە وەولا بەچی شوێنێکە ئەبێ بە قسەی بکەی با ناو نوێژا بیت چکە قیبلەکەت تەواو نەبێ نوێژەکەت دروست نابێ دانامەزرێ خوا قبوڵی ناکە ئەبێ بە جوانی ڕوومان لە قیبلە بێ یەکێ لە مەرجەکانی نوێژە کە قبوڵ ئەبێ ئەمجا پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سڵات وەسەلام فەکەبیر ئەمجا ئەڵڵاهو ئەکبەر بکە بە جوانی ئەتەی بۆ نوێژ پەلە مەکە لە ئەڵڵاهو ئەکبەر یەکەم ئەڵڵاهو ئەکبەرت جوان نەبێ ڕێک نەبێ نوێژەکەت داما نامەزرێ چونکە ئەڵڵاهو ئەکبەر یەکەم یەکێ لە فەرزەکانە هەیە ئەڵڵاهو ئەکبەر یەکەم هەر ناکە ئەچێتە ڕوکوع و تەواو ئەچێتە سوجود و تەواو ئەوە نابێ مسڵمانەکان ئێستا کەسێ هات بۆ نوێژ ئێمە لە ڕوکوع و سوجودا بووین ئەبێ دوو جا ئەڵڵاهو ئەکبەر بکە یەکەمیان ئەڵڵاهو ئەکبەری یەکەم دەستەگرێ ئەیسێتێ پێوە ئەمجا ئەڵڵاهو ئەکبەری دووەم ئەچێ بۆ ڕوکوع بۆ سوجود بۆ هەر کاملی هەمانەوە ناکە ڕاستە خۆ ئەچێتە سوجودەکە ئەچێتە ڕوکوعەکە یەکەم تەکبیرەی ئیحرام ناکە کە یەکێ لە واجباتی نوێژە نەتکرد نوێژەکەت دانامەزرێ ئەبێ وریابن ئیمانداران کە ئەمە پەلەکردن لە نوێژدا ڕۆیش دوای نایەتەوە ئەمە فەرزە خوای گەورە محاسەبەت دەکات دوای سبەینێ لەسەر نوێژە فەرزەکان ئەمجا پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی السەڵات وەسەلام ئەمجا کە دەخوێنی ثم قڕە بخوێنە ما تيسر معك من القرآن ئەوەی کە پێتە فاتحایەکی ڕەوا و جوان لەسەر خۆت و دوای چەند ئایەتێک بخوێنە لە دوای فاتحە ئەمجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ثم اركع ئەمجا کە ڕوکوع بەی لەسەر خۆت بزانە چی ئەڵێی لە ڕوکوعە بزانە چی ئەڵێی لە سوجودا ئەبێ ئەمانەت جوان لەسەر خۆ بێ پێغەمبەری خوا ئەمەتەمی ئەم پیاوە بەڕێزە کاکە نوێژەکەی پەلەی تیا کردووە ئەبێ جوان بە ڕوکوع بکە ئەمجا بە جوانی هەستەوە و ئەمجا بە جوانی سوجدە بەرە هەمانە پشتی ڕاست نابێتەوە هەمانە جوان ذیکرەکان ناکە لە بینی ڕوکوع و سوجودا هەیە دەنکەکە لە شوێر ئەدا لە زەوی وەک پێغەمبەری خوا وتوێتی هەمانە دزیەکە لە نوێژەکەی ئەدای نوێژەکەی بە جوانی ناکە ئەبێ ئێمە چی بکەین پەلە نەکەین لە نوێژە بە تایبەتی نوێژی جەماعەت نابێ پێشی ئیمان بکەوی چونکە زۆر خەتەرە ئیماندارە من زۆر جار دێم بۆ نوێژ لەگەڵ جەنابتانە نوێژەکەم ئیمام یەکەم سەلامی نەداوەتەوە و دووەمی داوەتەوە یعنی چۆن دووەم سەلامی داوە ئیمام ئەو دەرچووە لە میحرابی یەکەم پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وەسەلام ئەمە هەموومان زانین بەس تۆ تەماشاکە و کەمە بیری بدەرێ ئەفەرمێ هەر کەسێک پێشی ئیمام بکەوێ دوور نییە لای خوا لەو لەحزەدا وەجهی ئەم مرۆڤە بکاتە وەجهی دوو لە ڕۆژەنابتان گوێ درێژ چەنێ خەتەرە چی هەڕەشەیەکی خەتەرە پەلەی چیتە ئیمام سەلامی یەکەمی داوە بۆ تۆ نییە سەلامی یەکەم سەلامی دووەم بۆ من و تۆیە ئیماندار هەتا ئێستاکە حاڵی نەبووین هەندێکمان حاڵی نەبووینە لە نوێژ یەکەم سەلامی داوە بۆ خۆی داتۆ ئیمانداران دوو سەلامە ئەبێ تۆ بفکرکەی 10 ساڵە 20 ساڵە نوێژەکەی ئیمام بۆ دوو سەلامە داتۆ بۆ دوان یەکێک کافیە بۆ مامۆستا بەڕێزەکانی جاران و قەدیم بە دەنگ بەرز دووەم سەلامیانە داوە بۆ ئەزانن بۆ لەبەر ئەوەی ئەوان هەیان بۆی خەڵک پەلە نەکا پێشی ئێمە بکەوێ گوناحبار بێ بە ئیسراحەت دەرەچوو لە نوێژ ئیمامەکەوە مانش جوان لە دواوە ئەهاتن ئێستا هەردوو سەلامەکە ئەدرێ بۆ ئەوەی زیاتر خەڵک وشیارە خەڵک ئەخوێنەوارە ئەزانێ معقول نییە تو لەم سەردەمەدا پێشی ئیمام بکەوی
چاویها لە ئیمام کەیە چێتە ڕوکوع منافەسەیەکە بۆی بچێتە ڕوکوع بۆی داوەزێ بۆی هەستێ ئەوە دزیە لە نوێژ پێغەمبەری خوا وتی دزی مەکەن لە نوێژ وتیان چۆنە وتی ئەوەیە کە چاو سوڕەدا نوێژەکە بەڵام ئاوا تەماشاکە بزان ئەم بەردەمە چی تایە یعنی فکری نییە لە نوێژەکە چاوی تەماشای بەردەمی خۆیەکە بە تایبەتی ئەوەی لە پشتی ئیمام ڕاوەستێ یان ئیمامی لێوە دیارە نابێ ئەمە بکەین ئیماندارانی خۆشەویست ئەبێ وریابین کە پێشی ئیمام نەکەوین نوێژەکانمانش پەلەی تیا نەکەین بە ئیسراحەت نوێژەکانمان بکەین شخصی وایە یەک دقەی پێ ناچێت دوو ڕکاتەکە یەک دقە 50 سانی 40 سانی 30 سانی دوو ڕکات نوێژەکە سەلامەدا تۆ ئەی کاکە پەلەی چیتە عەجەلەی چیتە تۆ لە حضوری خوا ڕاوەستاوی دەفاتیحایەکی ڕەوان لەسەر خۆ بخوێنە دەڕوکوع سوجودەکەت با جوان بێ کێ ناڵێ ئەمە ئاخر نوێژت بێ کێ ناڵێ ئێستا ئێمە هەمومان ئاخر نوێژمان بێ کێ ناڵێ ئێستا یەکێ لە ناومان من یان ئێوە ئاخر نوێژمان بێ ئەی ناوی نوێژێکی ڕەوان و جوان و باش و چاک بکەین بەڵێ بەتەکید ئیماندارانی خۆشەویست سێمیان العجلة من نقل الإخبار پەلەکردن لە هەواڵ بڵاوە بوون وریابن ئیمانداران خەتەرە هەر بیستی با من بڵاوی کەم و یەکسەر لە زاری منەوە خەڵک بیبیستێ پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وەسەلام کەفا بالمەڕئی ئەفەرمێ کەذیبەن بەسێتی کەسێک کە هەواڵ پەلەی تیاکە و بڵاوێ کاتەوە لای خوا ئەم کەسە بنووسێ درۆزنە خوا پەنامەدە چیە ڕەچێ خەتەرە درۆزنش مەسیری ئاگری دۆزەخە خوا پەنامان بدە بۆ وابین پەلەی چیتە هەواڵێکی بیستووە نەوەڵا با من لە منەوە نەبیستێ با لە دەیتر ببیستەوە کەی کێشەی منە عەجەلەم چییە ئەگەر ڕاست بێ چی ئیسفادە هەیە من بڵاوی کەمەوە ئەگەر هەڵەش بێ خۆم تاوانبار و گونەحبار کردووە بۆ وابم ئیمانداران زۆر جار ئەمەیە ژیانی هەمومانی تێکداوە خۆشەویستان چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وەسەلام بەسە بۆ ئەو کەسەی کە شتێ بڵاو دەکاتەوە کە هەموو شتێک ئەبیسێ و بڵاوێ کاتەوە بێ ئەوەی تەئکید بکا لە ئیشێک ئەمە لای خوا کەسێکە لەوانەی کە کەذابە یان درۆزنە خوا پەنامان بدە ئاەتەکە معلومی جەنابتەنە یا ئەیوە الەذینە ئامەنوا ئین جاءەکم فاسقٌ بنەبەئین فتەبەیەن کەسێک هاتە لات وتی فڵانی کوڕی فڵان وتی فڵان کەس وتی وابوو نابێ یەکسەر تۆ چی بکەی لووتکەیتە ئەو لاوە خۆت عاجزکەی دوای ئەوە کاکە بڕۆیتە گیان ئەو شەخصە ئەو مرۆڤە ئەمە لە شەرعا وا نییە ئیمانداران خوای گەورە ئەفەرمێ ئەگە کەسێک هات بۆلاتان قسەیەکی کرد تبیان بکەن لێی بکۆڵێنەوە بزان وایە تەئکید بکەن لەو ئیخبارەی کە هاتووە بۆتان خوا نەویتە یەکسەر بچۆ گژە ئیماندارن ئەبێ وریابین چونکە کەسێک دێ بۆ لای تۆ ئەو کەسە نەمامە قسە ئەهێنێ و قسە ئەبا کە قسەی هێنا و قسەی برد ئەگەر تەوبە نەکا جێگای دۆزەخە خوا پەناماندا النەمام لا يدخل الجنة ئەوەی قسە هێنێ و ئەبا بەهەشت نابینێ بە چاوی خۆی پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات ها ڕەشەکان چەندێکە ئیماندارانی خۆشەویست خاڵێکی تر لەوانەی کە ئینسان عەجەلەی تیانەکە سیاقەتە پەلەکردنی لێخوڕینی سیارە ئیمانداران تخوا جەعدەی ئێمە ماڵی ئەوەیە 180 بڕۆی 200 بڕۆی بە فەقرەواڵێ 200 لێخوڕم من لای ئێمە ئەوەی زۆر سەریع بڕوا پاڵەوانە کاتێ لێ قەومێ خوڕ بەسەری علەمایان وتوانە گوێ بگرە ئەوەی کە سیارەیە سێر گێچەکەت کە لە 120 بووە 121 تۆ قاتلی هەر کەسێ بەرامبەرەکەت بمرێ سەبەبی تۆبی هەر کەسێ ناو سیارەکەی تۆ بمری تۆ قاتلی لای خوا یەخەتەگرێ ئەڵێ فڵان کەس تۆ کوشتت وەک ئەوەیە تفەنێکی پێوەنە هیچ فەرقی نییە ئەمە علەمایان وتوانە زۆر جار ئێمە باسەکەین پەلە مەکە لە سیاقەت پەلەی چیتە من و تۆ دەردەچین بۆ سلێمانی دەی پەلە بکە تۆ 200 بڕۆ من 100 ئەڕۆم چی فەرقەکە ئەو پەڕی دەدەقە چارەکێکە بۆ نەپەلەتە نەخۆشت پێیە ئەگەر نەخۆشت پێیە تۆ سیارەکەی تۆی نەخۆش نییە بیگەێنی ئەوە شوێنی ترەی گەینێ پەلەی چیتە لە سیاقەتە وەڕن لێدەی ڕەماشەکەی خەڵک بێزارەکەی پەلەی چیتە ئانە گەزانی لە بەردەم تۆ شۆلادا
ئەوەنە تەحەموڵ ناکات دوو دەقە. ئەی بۆ وابین، بۆ واکەین ماڵی خۆمان کاولکەین ماڵی بەرامبەرەکەش، ڕۆڵەکانمان بۆ وابین. ئەگەر ئێمە وابی مناڵەکانمان وڵا نەحەقی مەگرە، ئەگەر نەک 200-400ش بڕوە. تۆ باوکی مناڵەکەت دانیشتووە بە تەکتەوە سێرەکە، ئەو مناڵە تەرکیزەکە، بزان باوکم گێچەکەی لە چەنە ڕوا، قسە ناکە، کاتێ سیارەکەت دا بەدەستیەوە ئەوش وەک تۆ ڕوا، یەواش ڕۆیشتی یەواش دەڕوا، پەلە چووی پەلە چوو، دوای بڵێ کوڕم بۆ پەلاچی، بەس تووڕە مەبەلی، بە جوانی پێی بڵێ ئەگەر نەیوت باوە وەک تۆ سایەقیەکەم، چونکە تۆ وا لێ خوڕی، منش وا لێ خوڕ. ئیماندارانی بەڕێز، ئەبێ وریابین پەلە نەکەین لە سیاقەتە، لە ماتۆڕڕانینە گەنجەکان. ئازاییە ماتۆر چییە؟ یعنی تۆ هەموو بەنزینەکەی پێدەی خەڵکی زعاجەکەی بۆ چییە؟ ئەمە بۆ کراوە، ئەم مەسائلانە بۆ ئیسفادە کراوە، نەکراوە بۆ زەردانی خۆمان. هەر کەسێ یاسای مرور شەرع 100% لەگەڵایەتی، مخالفەی یاسای مرور مخالفەی دینە، مخالفەی ئیسلامە، مخالفەی قورئانە، مخالفەی چییە؟ مخالفەی سنەتی پێغەمبەری خوایە. بۆ یاسای هاتوچۆ بۆچی هاتووە؟ بۆ خزمەتی مرۆڤ. جا مرۆڤێ خۆی خزمەتی خۆی نەکا، شەرع داوای لێکا خزمەتی بکە. ئەبێ تۆ چکە نەفسی تۆ لای خوای گەورەیە و لە دینی ئیسلامشا گەورەیە. ئەبێ وریابین ئیماندارن. خاڵێکی تر ئیمانداران پەلە نەکەین لە ڕزق، پەلە بکەین بۆی ڕزقمان زۆر دەستکەوێ. چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وەسەلام هەر کەسێ پەلەی کرد ئەوە چاک بزانێ ئەم مرۆڤە ئەم ئینسانە بەری ناکەوێ ئەو ڕزقە حەڵاڵەکە خوا دایناوە، بەڵکو ڕزقی حرامی دەست دەکەوێ. چکە پەلەیەک خوای گەورە ڕزقی حەڵاڵی داناوە، ئەگە پەلەی تیا نەکەی ئەوە ئەو کاتە وەری دەگریتەوە بۆ خۆت و ڕزقی جوان و چاک وەردەگری. ئەگە تەماشای پێغەمبەران کەن لە قورئانە ئیمانداران، پێغەمبەری خوایە، خوای گەورە ئەوانەی بۆ دێنێتەوە تەماشای موسا کەن عەلەیهی سەلام. موسا زۆر جار پەلەی کردووە لە ئیژەکانیان، کاتێ لەگەڵ خضرا بوو پەلەی کرد، دوای خوای گەورە گلەیی لێ کرد. موسا بۆنە هەرچی ئەکردم پیاوە ئەم عەجەلەی بوو موسا گەری تێبگەی. خوای گەورە دوای گلەیی کرد لە موسا عەلەیهی سەلام. خوای گەورە پەلەی گلەیی کرد لە نوح عەلەیهی سەلام دەربارەی کوڕەکەی، کەوتی ئەچمە سەر ئەو شاخەیە ئاوەکە نام بە، ئەبێ تێت گەیاندایە، ئاو هات عەزابی خوا هات سەر شاخ و خواری شاخ ناخواتەوە. بۆ ئیمانداران ئەمە هەیە. یوسف عەلەیهی سەلام پەلەی نەکرد، خوا مەدحێکا لە قورئانە. تەماشاکە ئەمە پێغەمبەرانن، ناو قورئان بخوێننەوە بزان چەندێک بە جوانی باسی ئەم بابەتە کراوە، بە شیرینی باس کراوە. ئیماندارانی خۆشەویست، خاڵێکی ترەوەیە ئینسان پەلە نەکا لە خاڵی کۆتاییمان لە ئەو شتانەی ئەبێتە جیاوازی لە نێوانی خێزان پیاوژن. هەڵمەسە و دانیشە بڵێ بە تەلاقم، کوڕ عیبە، وەڵڵا عیبە. ئەم لەفزە بۆ نەکراوە ئێمە گاڵتەی لێ بکەین، چونکە گاڵتە نییە لە سێشتا. ئیمانداران پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەلات وەسەلام النیکاح والطەلاق وەچی والرەجعەت، ڕجعەوە گەڕانەوەی ئافرەت بۆ لای پیاوەکەی. ئەم سیانە نییە. پیاوێکە تەمەنی 30 ساڵە 35 ساڵە لەگەڵ خێزانێتی تازە فکرەکاتەوە ئەڵێ بە تەلاق.